بەڵێ سەوسان سلااو لە ئێوە ئێرە ڕێکخراوی ئازاد بوونا ئەمڕۆ ناوەندی ڕەهاند ناوەندی ڕۆشنبیری ڕەهاند کۆڕێکی شعر بۆ شاعیر و ڕخنەگەر شعیب میرزایی ڕێک دەخات کە دیارە ئەم شاعیرە خەڵکی سنەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەمڕۆ لێرە ئەم کۆڕە ئەنجام دەدات سەوسان من گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز شعیب میرزایی دەکەم پێم خۆشە خۆی باسێکمان لە هەم کۆڕەکە هەم شعرەکانی خۆی بۆی بکات کاک شعیب بە ئەرێک نەبێ بفەرمیتێرە زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک شعیب مەبەستان لە ناونیشانی ئەم کۆڕە شعر لە دۆخی یاخی بووندا چییە؟ سەرەتا ڕێز و سڵاوم هەیە بۆ ستافی کورسات بۆ ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند وەک دیارە ڕەخنەگر کاک ئارام سدی قەوتای دڵی داناوە لای کۆمەڵێ لە ڕەخنەگرەکان دەقەکانی من وەکو دەقی یاخی ئەناسرێت بۆیە ئەوەیان وا داناوە شعر لە دۆخی یاخی بووندا. زۆر سپاس دەکەم کاک شعیب ئەمڕۆ لەسەر داواکاری بەڕێستان بۆ کە هاتوونە تا شاری سلێمانی و ئەم کۆڕەتان ساز کردو یاخود داواکاری ناوەندی ڕەهەند بووە وەک دیارە کتێبی باوک مشقاتە فرۆشیکی تاریکە ئاخرین بەرهەمی چاپکراوی منە کە ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند چاپی کردووە و دیارە لەسەر بانگهێشتی کاک ئارامستێق بەرپرسی ناوەندی ڕەهەند لێرم. زۆر سپاس بەخێر هاتی دەپرسم لە ڕۆژهەڵات وەک ئاشکرایە کە شعر و ئەدەبیات بە سەرچاوەیەکی گەورە دادەنرێ ئایا شعری کوردی لەکوێ ئەو سەرچاوە گەورەی گەلانی ئێراندایە؟ دیارەوە باسێکی دوور و درێژە و قسەکردن لەسەریشی تۆزە لەوانەیە قورس بێت بەس ئەبێ ئەوە بزانین کە ئەدەبیاتی کوردی لە ڕۆژهەڵات هەر لە سەرەتاوە هەم هاوکات لە گفتوگۆکردن بووە لەگەڵ ئەدەبیاتی فارسی هەم لە ڕێگەی تەرجمەوە لە گفتوگو بووە لەگەڵ ئەدەبیاتی جیهاندا بۆ بوونەوە ئەدەبیات بە تایبەت شعر و هەروەها ڕۆمان لە ڕۆژهەڵات دەورێکی دیارەکی ڕێت بەهایەکی زۆری هەیە و کۆڕ و کۆبوونەوە و فەزای ڕەخنەی تایبەت بە خۆیشی هەیە. ئەمڕۆ لە کۆڕەکەدا کتێبێکی بەڕێستان هەم چاپ کراوە هەم بڵاو دەکرێتەوە ئەم کتێبە لەلایەن کێوە چاپ کراوە و باسێک لە شاعرەکانی ناو ئەو کتێبەش بکەین. هەروەها کە وتم باوکم شقارتە فرۆشیکی تاریکە ناوی ئەو کتێبەیە کە ساڵی 2021 لەلایەن ناوەندی ڕەهەندەوە چاپ کراوە بریتیە لە کۆمەڵێ لە شعرە کورتەکانی من لە ساڵەکانی 2011 بەملاوە. دەستخۆش بۆ بەڕێز شعیب بەڵێ سەوسان لێرە لێپرسراوی ناوەندی ڕەهەند بەڕێز کاک ئارامستێقیش لەگەڵمانە پێم خۆشە ئەگەر کاتم هەبێ گفتوگۆیەک لەگەڵ بەڕێزیشان ئەنجام بین کاک ئارام بە ئەرک نەبێ سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەین وەک ناوەندی ڕەهەند کە بەردەوام کار و پرۆژەی نوێتان هەیە و ساڵانە کۆمەڵێک چالاکی ئەدەبی هەم شعری و هەم کتێبیش بڵاو دەکەنەوە با باسێک لەوە ئەم کۆڕە بکەین کە ئەمڕۆ بۆ بەڕێز شعیب میرزاییتان ڕێکخستەوە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات کە هەمیشە گرنگی بە ئەدەبەدات ڕاستەکەی ناوەندی ڕۆشنبیری ڕەهەند ئەوێت ئەو دەنگە شعریە جدیانەی کە هەیە لە هەر شوێنێکی کوردستان بێ بەسەریان بکاتەوە و ناوەندەکەی بکات بە سەکۆیەک بۆ برەودان بە تواناکانی ئەوان بۆ پیشاندانی تواناکانی ئەوان و جۆرێک لە دەستگیرۆیی بۆ ئەوەی کە لە هەموو پارچەکانی کوردستانە ئەم دەنگ و ڕەنگانە بناسێن. شوعیبی میرزایی شێکە لەو شاعیرانەی لە ڕۆژهەڵات کە خاوەنی دەنگ و ستایل و فۆرم و دنیابینی شعری تایبەتە و ئەمە وای کرد کە ناوەندی ڕەهەند هەم لە پێشترا یەک دوو کۆڕی بۆ کردو هەم نوێترین کتێبی کە ئێمە بۆمان چاپ کردو ئەمەیە کە هەڵبژاردەیەکە لە شعرە کورتەکانی و هاوکات ئەم ڕۆژ لێرە کۆڕێکی ناساندن و ڕەخنەیی بۆ شعرەکانی بکەن بۆی تیشکی زیاتر بخێنە سەر ئەدەبیاتەکەی چکە بەڕاستی نابێت دەنگە جدیەکانمان شاعیرە داهێنەرەکانمان ببێ دەنجی پسپێرین نابێت کۆڕیان بۆ نەکەین ئەبێ دەریان بخەین تواناکانیان بدرەوشێنەوە بۆی بگەنە زۆرترین خوێنەر. ئەمڕۆ لێرە خوێندنەوە لەسەر چ لایەنێکی شعرەکانی بەڕێز شعیبی میرزایی دەکرێت؟ بەڵێ وەکو لە ناونشانی کۆڕەکەی دیارە ئێمە چەمچی یاخیبوون شیەکەینەوە هەم لە ناو شعرا بەگشتی هەم لە ناو شعرەکانی شوعیبی میرزاییە بە تایبەتی و ئەی بەستینەوە بە چەمچی ئازادی شعر توانم بڵێ میشەکە لەو ژانرانەی تا بێ سنوور ئازادی تێدایە میرزایی توانیوێتی ئەمە لە ناو دەقەکانیە ئەزمون بکە و ئێمە
هەوڵەدەین چەند نمونەیەک بخەینە ڕووە بیخێنە ڕوو چۆن ئەزمموی ئازادی و یاخیبوون لە ناو شارەکانی ئەم شاعرە ڕنگدانەوەی هەبووە. دەستان خۆش بێ ناوەندی ڕەهەند لە سەرەتای ساڵی 2024دا ئەمە یەکەمین چالاکینێ و بەردەوام گرنگی بە چالاکی ئەدەبیەکان دەدات. ئایا لە داهاتووە پلانتان چییە بۆ کۆڕی شاعرانی خودت بۆ شاعرانی لاو و باشووری کوردستان و پارچەکانی تری کوردستانی؟ بەڵێ ڕاستەکەی ئێمە لەم ساڵە پلانمان هەیە بۆ هەر کتێبێک کە چاپیەکەین بتوانین ناساندنێکی بۆ بکەین کۆڕی بۆ بکەین ئەگەر لێرە بێ یا لە شار و شارۆچکەکانی ترش بێ ئێستا تقریبان 6 کتێبی نوێمان لە چاپە کە لە مانگی داهاتوە بڵاویانەکەین و کە ئەمانە هەمویان کۆڕ و ناساندنیان بۆکەین و خۆشبەختانە یەکێک لە کتێبەکانیش تایبەتە بە شیعر کە نوێترین کتێبی کاک بەختیار عەلیە لەسەر شیعر و دنیابینی شیعریە و ئەوانەی تریشان هەریەکە و لە بوارێکی ترایە ئەمە ئەمانەی بەڕاستی کاتێک کتێب بڵاو بێتەوە ببێ بە ڕووداوێکی ڕۆشنبیری چکە بەڕاستی بڵاوبوونەوەی کتێبێک وەکو بڵاوبوونەوەی سیدیەک وایە وەکو بڵاوبوونەوەی جۆرێک لە چالەشێکی هوەری و فەرهەنگیە بۆیە ئەبێ وەکو ڕووداوێک سەیری بکەین و ئەم ڕووداوەش بەڕاستی بە بێدەنجی تێنەپەڕێ و بتوانین تیشکی بخەینە سەر.